کرێکاران لە هێند لە ڕیزی ئەوڵی خەبات. ڕۆژەکانی دووشەمە و سێشەمە 28 و 29 مانگی مارسی 2022 زاینی بەرابەر لەگەڵ 8 مانگی خاکەلێوەی 1401 هەتاوی نزیک بە 200 ملیۆن کرێکار ناوەندەکانی کاریان داخست و بە داخوازی گەلێکی گشتگیر هاتنە سەر شەقامەکان تا سیاسەتەکانی های کابینەی ڕاستی توندڕەوی نارێندرا مۆدی و ناوەندەکان و کەڵان سەرمایەکانی گەندەڵی هێند سەر لە نوێ و بە شێوەی ڕاستەوخۆ بە چاڵش بکێشن. خواستەکانی کرێکاران باشتربوونی بارودۆخ و چوونە سەرەوەی هەغدەستەکانیان، بیمە سەراسەریەکان بۆ کرێکارانی غیرە ڕەسمی، باشتربوونی بارودۆخی کاری و مەعیشەتی جووتیاران و نەدارەکان، ڕاگررتنی خصوصی سازی و لابردنی یاسای کاری نوێ بوون. بە پێی دوایین راپۆرت و هەواڵەکان ئەم مانگرتن و خۆپیشاندانە لەلایەن ئەو یەکێتیەی کە فەراخانەکەی داوە لە تەواوی ئەیالەتەکانی گرنگ بۆ نمونە دێهلینۆ، پەنجاب، هاریانە، کرالا، ئۆدیشا و ئاندهارا برادیشا زۆر بەباشی وەڵامی وەرگرتووەتەوە. ئەم پێشوازیە لە شەرایطێکدا ئەنجام درراوە کە بۆ نمونە لە ئەیالەتی کرالا دادگای باڵا مانگرتن بۆ کرێکاران و کارمەندانی دەوڵەتی بە نایاسایی ڕاگەیاندووە. هەر لەم ئەیالەتە زۆرترین کارمەند و کرێکارانی ئیداری و ناوەندەکانی کاری دەوڵەتی لە مانگرتن و خۆپیشاندانەکاندا بەشداریان کردووە. لە ئەیالەتەکانی جنوبیش پۆلیس بە پێویستی نەزانی تا بۆ کردنەوەی ڕێگای خۆپیشاندەران هەوڵێکی زۆر بدات لەبەر ئەوەی کە شەقامەکان زۆر کەم ئۆتۆمبیلی تێدا بوو. لە ئەیالەتی بەنگال پشتیوانانی مانگرتن و خۆپیشاندان ڕێگەی ئۆتوبوسەکان کە بەکار هاتبوون بۆ هێنان و گواستنەوەی گشتی لەلایەن بەرپرسانی مەحەلی لەیان داخرا و بەریان پێگیرە. لە هاریانە خەڵک و بەتایبەت خوێندکاران ئۆتوبوسەکانی نێردرا و لەلایەن بەرپرسانی مەحەلیان بایکۆت کرد. لە چەندین ئەیالەت کرێکارانی شارەداری لە مانگرتن و خۆپیشاندانەکاندا بەشداریان کرد و بوونە هۆی ئەوەی کا خەڵکێکی زۆرتر بزانن کە مانگرتن و ناڕەزایەتی بەڕێوە دەچێت و لەگەڵ داخوازیەکانی مانگرتووان ئاشنا بن. لە تەواوی هیندستان ئەو دامەزراوە کرێکاریانەی کە فەراخانەکانیشان نەدابوو لە مانگرتن و ناڕەزایەتیەکان پشتیوانیان کرد و ئەندامانی خۆیان هاندا کە لەم ئاکسیۆنەدا بەشداری بکەن. ئەوان هۆی بەشداری خۆیان دژایەتی لەگەڵ سیاسەتەکانی دژە کرێکاری، دژە جووتیاری و دژە خەڵکی کابینەی مودی ناو لێبرد. زۆرترین کرێکاران و کارمەندانی دەوڵەتی بەخشنامەی دەوڵەت لەمەر نایاساییبوونی مانگرتن و نایاساییبوونی بەشداری خەڵک لە شوێنەکانی کاری لەبەرچاو نەگرت و لێبڕاوانە لە مانگرتن و ناڕەزایەتیەکاندا بەشداریان کرد. ئەم مانگرتنانە سەنایعی فلزی، هێنان و گواستنەوەی گشتی، خەدەماتی دەوڵەتی و بانکی زۆرتر لە بەشەکانی دیکە خستە ژێر کاریگەری خۆی. بەستێنی ئەم مانگرتنە 8 ساڵ دەسەڵاتدارەتی کۆنەپەرستانەی کابینەی مودی و چەند بەرابەربوونەوەی چەوسانەوە لەلایەن سەرمایەداران پێکی هێنانەوە. شۆڕاکانی ناوەندی ئیتحادیەکانی کرێکاری سەراسەری هێند لە ڕاگەیەندراوێکدا بەم بۆنەوە نووسی کە کابینەی مودی لە کاتی چوونەسەرەوەی نەخۆشی کۆرۆنا کرێکارانی ناچار کردووە کە وەک کۆیلە لەسەر کار بن و گیانیان بکەنە دەستمایی قازانجە نجومیەکان بۆ سەرمایەداران. لەم ڕاگەیەندراوەدا هاتووە کە کابینەی مودی دەیان ملیۆن لە کرێکارانی بەشەکانی سەنعەت، جووتیاری و خەدەماتی بە برسێتی کێشاوە و خراپتر لەمە ئەوانی بە مەرگی سەرچاوەگرت و لە نەخۆشی کوویدی-19 محکوم کردووە تا 1% کە 77% لە سەروەتی بەرهەم هاتوو لە مەینەتی کرێکاران بۆ خۆیان هەڵگرن و قەڵەوتر بن. ڕاگەیەندراوەکە تەئکیدی کردووە کە کرێکاران لەگەڵ خۆڕاگری و خەباتی خۆیان لە بەرامبەر ئەم کابینە کۆنەپەرستانەیە کە لە ڕاستیدا حاکمیەتی دەوڵەمەندە زەبەلەحەکان و ناوەندەکانە ڕاوەستاون و ڕادەوەستن. ئەم خۆڕاگریە و بربەرەکانەیە لە بەستێنەکانی جۆراوجۆر وەک خەبات بۆ دوو بەرابەرکردنی هەغدەستەکان، بە تێکشکانی سیاسەتی هەرزان و هەرزانترکردنی هێزی کار، دزین و بردنی سەرچاوەکان، سەروەت و ئیمکاناتی گشتی لە ژێر ناوی خصوصی سازیەکان، خەبات لە دژی یاسای کرێ کۆیلەگرەکان، بربەرەکانێ لەگەڵ بێکاری، لە قاودانی کەمتەرخەمی کابینەی دەوڵەت لە دژی ویروسی کۆرۆنا، پشتیوانی لە چوونەسەرەوەی ئاستی مەعیشەتی نەدارەکان و پێشگرتن لە پێشێلکردنی مافە دموکراتیکەکانی شارۆمەندان خۆی نیشاندا. ڕاگەیەندراوەکە هەروەها وەبیری هێنایەوە کە 100 ملیۆن کرێکار پشتیوانی جووتیارانێک بوون
کە لە ماوەی 1 ساڵ بربەرەکانێ لە بەرامبەر دار و دەستەی خوێنمژی دەسەڵاتدار بەسەر چارەنووسی وڵات پاشەکشە پێکرد و داخوازی لابردنی یاسای دژە جوتیاری و دژە وەرزێری خۆی وەدیهێنا. جیا لە ڕێکخراوە کرێکاریەکان ئەحزابی کۆمۆنیست و دژە سەرمایە لە هیندیش ڕاگەیەندرا و گەلێکیان بۆ پشتیوانی لە مانگرتنی 28 و 29 مانگی مارس و 100 ملیۆن کەسی بڵاو کردەوە. ئەوان وێڕای ناولێبردنی سیاسەتەکانی دژە کرێکاری ناسیۆنالیستی و دژە مەزهەبی دەسەڵاتی ڕاستی تونندڕەوی کابینەی مودی تاکتیکەکانی دووبەرەکینانەوەی ئەوانیان بەرجەستە و لە قاودا. ئەوان ڕایانگەیاند کابینەی مودی و سەرمایەداران هەوڵەدەن بە داگیرسانی ناکۆکیەکانی فیرقەیی و تەبلیغ و دەستڕێژی لە دژی لایەنگرانی مەزهەبی وەک ئیسلامیەکان سەرنجی کۆمەلگا لە ناکۆکی گەلی قوڵی ئابووری سیاسی و مەسائلی مربوط بە مافی ژنان و کەمینەکان بەلاڕێدا برن. لەم ڕاگەیەندراوەدا هاتووە کە بربەرەکانێ و ناڕەزایەتی بربڵاوی کرێکاران، جوتیاران، ژنان و هەڵسوڕاوانی مافی دموکراتیکی شارۆمەندان لە چەند ساڵی ڕابردووی سیاسەتەکانی ڕەگەزپەرستانەی لیژنەی حاکمیان لێرە و لەوێ بەشکەس کێشراوە. هێزەکانی چەپ و سۆسیالیست نووسیان کە سەرکەوتنی مانگرتنەکانی دووڕۆژی دوایی دەبێت بە شێوەی هەنگاونان بەرەو پێش بۆ دەستەبەربوونی ئامانجەکانی ئازادی خوازانەی کرێکاران و خەڵکی ژێرستەم براوەتە پێش. ئەگەرچی مانگرتن و ناڕەزایەتی چەند سەد ملیۆنی کرێکاران و پشتیوانەکانیان لە 28 و 29 مانگی مارس کۆمەڵگای 1 ملیارد و 390 ملیۆنی هندی خستە ژێر کاریگەری خۆی، بەڵام ڕاگەیەنەرەکانی دەستەڕاستی و پرۆسەرمایە بەوتنی درۆ و فریوکاری ئەم کارەیان بێ ئاکام و بە زیانی خەڵک هەڵسەنگاند. ئەوان جەهەنەمی پێکهاتوو لە دژی کرێکاران، ژنان، جوتیاران و کەمینەکانیان وەک کۆمەڵگای هەنگوین ناولێبرد. هێزەکانی کرێکاری و هەڵسوڕاوانی مافەکانی ژنان وێڕای ناولێبردنی قازانجەکانی مانگرتن و خۆپشاندانەکان و ناڕەزایەتیەکانی ئەم دواییانە نووسیان. هەڵبەت ناوەندە ئابوووریەکان بە کامی سەرمایەداران وەک هەنگوین شیرینە، بەڵام بۆ کرێکاران، ژنانی ژێرستەمی زیاتر و جوتیارانی هەژار وەک سەمێک وایە و ئەو معادڵەیە ئەبێت بگۆڕدرێت.